بەڵێ سەبارەت بە پرۆژە یاسای بودجە کە لە دوێنێەوە لە پەرلەمانی عێراقا و کاری دەنگدانی لەسەر ئەکرێت و ڕەشنووسەکەی لە بەردەمی پەرلەمانتارانە و دیارە ئەمڕۆژ ئەو کۆبوونەوەی درێژەی ئەبێت بڕیارەکە کاتژمێر 6 ئێوارە کۆبوونەوەکە دەست پێ بکات. سەبارەت بەمانە زیاترەمانەیە گفتوگۆ بکەین سەبارەت بەو مادانە کە لە ناو پرۆژە یاسا هەیەوانی کە کێشەی لەسەرە ووانەی ناکۆکی لەسەرە دەمانوێت گفتوگۆ لەگەڵ عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شۆڤەکاری سیاسی بکەین. ئەم کاتتان باش، سوپاستانەکەین کە ئامادەن لەگەڵمان. عێراق لە ڕووی سیاسی و ئابووریەوە وڵاتێکی تۆکمە و سەقامگیر نییە. ئایا بڕیاری پەسەندکردنی بودجە بۆ 3 ساڵ تا چەندە یاساییە، تا چەندە کارێکە کە عێراق پێشینەشی تیان نەبووە ئەنجامی ئەدات؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوێکی تایبەت بۆ کوردستان 24 بۆ هەموو عێراقیەکانیش پاش بڵاوبوونەوە و کۆبوونەوەیەکی چڕی زۆر لە نێوان هێزە سیاسیەکان و سەرکردەکان کە هەندێک ناکۆکی سەری هەڵدا لەسەر کۆمەڵێک بەندی تایبەت بە بودجە، ئەم مادانە دواخران بۆ ئەوەی کە دەنگی لەسەر بدرێت و گفتوگوی لەسەر بکرێت. ڕەنگە دۆخی ئێستای ئابووری عێراق پەیوەندی بە دۆخی سیاسی وە هەبێتی، ڕەنگە هەندێک دۆخی سیاسی کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەبێت کە ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە. بەشی دووەمی قسەکانم ئەوەیە کە لەوانەیە بڕوام وایە کە بەشێک لە ئەندام پەرلەمانەکان دوورکەوتبنەوە لە یاساکان. ئەمە شتێکی قورسە و لەسەر عێراقیش قورس دەکەوێت کە ئەمە پێشینەی نییە لەسەر ئاستی عێراق. پێشتر دەزانن کە ڕێکەوتن هەبووە، ڕێکەوتنی سیاسی هەبووە، ڕێکەوتنیەکی سیاسی هەبوو، ڕێکەوتنی ئابووری نەبوو. لەبەر ئەوە ئەم کێشەی ئابووری هەندێک دروست بوو، کێشەی هونەری پێویست بوو کە چارەسەرێکی بڕیشەی بۆ بدەزینەوە، چونکە ئەو ڕێکەوتنەی کرا زیاتر سیاسی بوو وەک لەوەی ئابووری بێت، شکڵێکی ئابووری وەرنەگرت بوو. هەل لەبەر ئەوەیش هەندێک پەرلەمانتاران ناڕازین لە دۆخەکە و ڕەخنەی هونەریان هەیە لە پرۆژە یاسای بودجە. هەل لەبەر ئەوە دەنگیان لەسەر بەشێک لە مادەکان داست دوێنێ شەو، بەڵام دەنگیان لەسەر بەشێکی دیکەی نەدا. باشە، ئێستا عێراق چاوەڕێی با پرسیارێکی دیکە ئاراستەی جەرابت بکەم. ئەگەر ئەمڕۆ دەنگ بە بودجە نەدرێ، ئەوە 85 پەرلەمانتار ئیتر ئامادەن بۆ سەفەر و دەچنە حەج بۆ سعودیە. پێتان وایە پەسەندەکردنی بودجە چ کاریگەریەکی ئەبێت لە ڕووی یاساییەوە؟ لە دۆخی ڕۆیشتنی پەرلەمانتارەکان یاخۆت ڕۆشتنی پەرلەمانتاران بۆ بەشی پشوو کاتی پشوو لە ڕووی یاساییەوە پێم وایە کە ئەو کاتە بودجەیەکی ڕاستەقینە نابێت بۆ گەلی عێراقی. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێستا لە ڕیزەکاندا ناکۆکی هەیە. ئێمە دەستوری عێراقیمانەیە کە دیاری کردووە کە پێک هاتوون لە 155 پەرلەمانتار ئاماژەیان بۆ داو کە پێویستە دەستور یەکدای بکاتەوە، پێویست ناکات دوا بخرێت، پێویستە ئەگەر ئەو پەرلەمانتارانە بچنە حەجەوە یاخود بچنە پشووەوە دەنگدان لەسەر بودجە نابێت. ئەگەر بودجە تێ نەپەڕێت کێشە تووشی عێراق دەبێت، کێشە تووشی دۆخی سیاسی دەبێت. پێم وایە کە ئەمە دوورکەوتنەوەی لە یاسای عێراقی، پێم وایە کە ئەوە ئەو دۆخە دەکۆتاییدا سەردەکێشێت، ڕەنگە سەرکەشێت بۆ دادگای فیدراڵیە، چونکە پێپەڕانی بودجە پێویستە جا بە یاسایی بێت، بە دانیشتنی یاسایی بێت یاخود نە ئاسایی. باشە، ئێوە ئاماژە بۆوەکەن کە کێشە تووشی عێراق بێت. لەلایەکیشەوە وەزیری دارایی عێراق هەمان هۆشداری لەوەی داوە کە ئەگەر پرۆژە یاسای بودجە دەستکاری بکرێت یاخود تێنەپەڕێنرێت ئەوە لە دادگای فیدراڵی تانەی لێدەدەن. ئایا دادگای فیدراڵی دەسەڵاتی یاسایی هەیە یاسای بودجە ڕابگرێت و ڕەتی بکاتەوە؟
دەزانین کە پرۆژە یاسای بودجە دوو لایەنی هەیە. لایەنی یەکەم ڕێکەوتنی سیاسیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا. بەشی دووەمی لایەنی ئابووریە کە ئەمڕۆ دەزانین کە پەیوەستە بە هەناردەکردنی نەوتەوە، پەیوەستە بە دۆخی نێودەوڵەتی و هەرێمایەتی عێراقیشەوە. ئێمە لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست ڕێکەوتن و بەدواداچوونی وردمان بوو بودجە نەکردووە، بودجەیەکی ئازاد هەبووە، کێشەمان هەبووە، کێشەمان لە مووسڵ هەبووە، کێشەمان لە پارێزگاکانی دیکەی عێراق هەبووە، کێشەمان لە دەستخستن و پەرەپێدانی پرۆژەکان هەبووە وەکو پرۆژەی بەندەری فاو. ئەمانە هەموو کێشە بوون کە تووشی پرۆژە یاسای بودجە بوون، چونکە توێژینەوەیەکی وردی بۆ نەکراوە پێش ئەوی ئامادە بکرێت و بنێرێتە ئەنجومەنی نوێنەران. ئایا دادگای فیدراڵی ئەم بڕیارە دەدات یاخود بە دوواداچوون بۆم دۆسیە دەکات؟ پێم وایە بڵێ، چونکە ئەمە پەیوەستە بە هەموو گەلی عێراقەوە. چەند ڕەهەندێکیە، ڕەهەندی ئابووری، ڕەهەندی ئابووری خۆتان نەزانن پەیوەستە بە هەموو عێراقەوە. پێم وانییە دوا بخرێت دانیشتنەکە. باشە، زۆر سپاس دەکەنی دی کاتژمێر 6 ئێوارەی ئەمڕۆ بەشێکی زۆر لەو ئەگەر و گومانانە یەکلایی ئەبێتەوە. سپاس بۆ عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.